إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أيها كسيك دینداریت، پیاوی یا ئافرەتی، مزگێنی بێ بۆ تۆ، دڵخۆش بە خەمبار مەبە لەوەی کە بێدینەکان، منافقەکان، بەکرێگیراوەکانی بێدینەکان گاڵتە بە دین و مقدسات و پیرۆزەکانی تۆ دەکەن. هیچ خەفەت مەخۆلەوە کە تۆ دینداری، بەڵام چونکە ڕۆژان ڕۆژی لە دوایە. واللهی سبەینێ بەیانی کە قیامەت هات و کە مردن، ئەو کاتە بۆ بێدینەکان، بۆ دوژمنانی ئیسلام، بۆ دوژمنانی قورئان، بۆ دوژمنانی باڵاپۆشی دەرئەکەوێت کێ حەقە و کێ ناحەقە. ئەلحەمدوللا بۆ ئێمە ڕوون و ئاشکرایە. ئەوان بۆیان ڕوون دەبێتەوە کێ عاقڵە و کێ بێعەقڵە، حاشا حەزری، کێ نەفامە کێ عاقڵە. چاک هەموو شتێکیان بۆ دەرەکەوێت. دەرئەکەوێت بۆ بێدینەکان، بۆ منافقەکان، بۆ بەکرێگیراوی بێدینەکان، بۆ دژایەتیکردنی ئیسلام دەرئەکەوێت کێ عاقڵ و تێگەشتوو بووە و براوەیە، کێ دواکەوتووە، کێ کۆنەپەرستە. ئیسلام دینی تازەیە، بتپەرستی بێدینی هی پێش ئیسلامە. ئەبوو جەهلوان بێدین نەبوون کاتی ئیسلام هات، کەواتە ئێوە کۆنەپەرسترن لە ئێمە ئەگە باس کۆنەپەرستی بکەن. خوای گەورە دەفەرمێ ئین الذین ئەجرموا، ئەوانەی کە مجریمن. وا نەزانی مجریم بەس پیاوکوشە، ئەوەی خەڵکی کوشت مجریمن، ناخێر. لە قورئانە چەندەها کەسێ بە مجریم ناوی دەبرێت، لەوانەیە مریشکێکی سەر نەبڕی بێ. ئەوانەی کە مجریم و تاوانبارن، كانوا من الذين آمنوا يضحكون، گاڵتە بە ئیمانداران دەکەن. لە دنیادا گاڵتەیان بە ئیمانداران دەکرد، گاڵتەیان بە باڵاپۆشی دەکرد، گاڵتەیان بە ڕیش دەکرد، گاڵتەیان بە نوێژ دەکرد، گاڵتەیان بە ڕۆژوو دەکرد، گاڵتەیان بە قورئان و ئیسلام دەکرد. مجریمن ئەوانە، خوای گەورە دەفەرمێ مجریمەکان بە ئیماندارەکان پێ دەکەنن، گاڵتەیان پێ دەکەن. کاتێ دەیان کوژن، کاتی ئازاریان ئەدەن، کاتی زوڵمیان لێ ئەکەن، گاڵتەیان پێ ئەکەن و پیان پێ ئەکەنن. ئەمڕۆ دەبینن جوولەکەکان و وڵاتە بەناو زلهێزەکان ئێمە دەکوژن و تەعزیبمان دەدەن و پێشمان پێ دەکەنن. بەڵام ئەمە ڕۆژێک دێت بیلعەکس دەبێتەوە، پێچەوانە دەبێتەوە. خوای گەورە دەفەرمێ وئیذا مەڕوا بهم یەتەغامەزون، کاتێککە بەلای ئیماندارە دەڕۆن گاڵتەیان پێ دەکەن، تانەوتە شەریان لێ ئەدەن. تەماشا دەکەی بە دواکەوتوویان دەزانن، بە کۆنەپەرستیان دەزانن، حاشازی موسڵمانان بە گەمژە و بێعەقڵ دەزانن، گاڵتەیان پێەکەن. ئەمڕۆ دەبینی گاڵتە بە ئیسلام دەکرێت و پێشتریش کراوە و بەردەوامیش دەبێت. بەڵام ڕۆژێک دێت خوای گەورە دەفەرمێ ئەم گاڵتەکردنەی بێدینەکان، بەکرێگیرا و کلکەکانیشیان، ئەمە بەردەوام نابێ. فاليوم الذين آمنوا من الكفار يضحكون، ڕۆژێک دێت ئەوانەی گاڵتەیان بە ئیسلام کردووە، تۆبەیان نەکردووە، لەسەری مردوونە. ڕۆژێک دێت شتەکە پێچەوانە دەبێتەوە، ئیمانداران بەوان پێ دەکەنن، لەناو جەهەنەما دوژمنانی ئیسلام تەعزیب ئەدرێن، هاوار ئەکەن، ئەگرین، شیوەن ئەکەن. ئەمجا ئیمانداران لە بەهەشتەوە تەماشایان دەکەن. بۆیە ڕۆژان ڕۆژی لە دوایە. ئەمڕۆ گاڵتە بە ئێمە بکەن، گاڵتە بە دینەکەمان بکەن، ڕۆژێک دێت بە نەسی قورئان، بە دەقی قورئان ئێمە گاڵتە بە ئێوە دەکەین. ئێوە دەبین لە عەزابدا دەڵێن خوایگەن ئەو بێدینانەی کە گاڵتەیان بەم ئیسلامە کرد پیشانمان دەن. هەمویان دەبینی چۆن ئەمڕۆ لە تەلەڤیزۆنێک لە شوێنێکا سەیری ڤیدۆیەک دەکەی ئاوا کافرەکان دەبینی دەتوانی قسەیشیان لەگەڵا بکەی
بەڵێ ئەوە پاداشتی ئەو هەموو تاوانەی کە لە دنیادا کردان. گاڵتەدان بە ئیسلام کرد بیچێژن، گاڵتەدان بە باڵاپۆشی کرد بیچێژن. باڵاپۆشی حیجاب دروشمێکی گەورەی ئیسلامە. داعشیش دروستکراوی وڵاتە ئەجنەبیەکان و غەربەکانە، ئیسلام نییە، دروستکراوی ئەوانە. خۆیان دەڵێن ئێمە دروستمان کردووە. ئیسلام بەریە لەوان، ئاگاداری و خاڵە بین. بۆیە بێگومان بن لەوەی ڕۆژێک دێت ئێمە ئینشاڵڵا گاڵتە بەوان دەکەین بە ئیزنی خوا، بەس بچینە باشتە و گاڵتەیان پێ دەکەین. تەواو هەر گاڵتەمان پێ بکەن سەری ئێمەش دێت. وەڵاهی ئەو کەسێک کە ئیماندار و متەدەیینی، دینداری، ژنی یا پیاوی، کچی یا کوڕی، وەڵاهی تۆ بەڕێزترین دروستکراوی خوای، مادەم ئیماندار بیت. دڵخۆش بە، دڵخۆش بە لای خوا بەڕێزی، با لای بێدینێک ڕێزت نەبێ. گرنگ ئەوەیە لای خوا بەڕێز بی، چونکە گەڕانەوەی من و بێدینەکەیش هەر بە لای خوایە. من و تۆ بێدینێکیش هەر دەگەڕێنەوە بە لای خوا. بۆیە وەڵاهی تۆ لای خوا زۆر بەڕێزی بەهۆی ئیمانەکەتەوە. خوای گەورە ئەو ڕێزەی بە تۆ بەخشیوە ئیمانداری سپاسی خوا بکە. دوعای خێریش بکە بۆ کەسانەی کە خوا هیدایەتی نەداون، خوا هیدایەتیان بدات. خوای گەورە دەفەرمێ ئەمە ئاەتی قورئانە سوورەتی بەیینە: إن الذين كفروا من أهل الكتاب والمشركين في نار جهنم خالدين فيها. ئەو کەسانەی کە کافر و بێباوەڕن لە گاور و جوولەکەکان، والمشركين ئەهلی کتاب گاور و جوولەکەیە، مشركين ئەوانەی غێری گاور و جوولەکە، بێدینەکان، ملحیدەکان، علمانیەکان، ئەوانەی کە بێدینن، بێدین گاڵتە بە ئیسلام دەکەن. ئەوانە خوای گەورە دەفەرمی ئەوانە ئەهلی ئاگرن فی ناری جەهەنەم، بە هەتاهەتایی لە جەهەنەمدا دەمێننەوە. ئولائیکە هم شەڕ البەریە، شەڕ البەریە، ئەوانە خراپترین دروستکراوی خوان. دروستکراوی خوا، خراپترین دروستکراوی خوا بێدینەکانە. ئەوانەی گاڵتە بە ئیسلام دەکەن، گاڵتە بە پۆشاکێک دەکەن، گاڵتە بە جلوبەرگێک دەکەن کە هی نەنک و دایکیانە، کە هی ئیسلام و پێشتریش هەبووە. پرۆسەی ڤیدۆکۆنەکان بکە، هی وڵاتە ئەجنەبیەکان و وڵاتە غەربیەکان بکە، هی 100 ساڵ لەمەوە پێش ئافرەتەکانیان هەمووی پۆشتەیە. ڕاستەکی دیندار نەبوون، بەڵام ئەو کاتە ئەم پۆشتەیە هەر هەبووە پێشتر، بەڵام تازە ئەم بێ پۆشتەیە پەیا بووە. ئەمە کۆنەپەرستی نییە کە ئینسان خۆی داپۆشێ لەبەر خاتری خوای پەروەردگار. بۆیە خوای گەورە دەفەرمێ ئەوانە خراپترین دروستکراوی خوان، ئەوانەی کە کافرن بەم ئیسلامە پیرۆز. بەڵام دەفەرمێ ئەوەشی ئیماندارە. ئولائیکە هم خەیر البەریە. الحەمدولله. ئەوانەشی ئیماندارن، لەگەڵ ئیمانەکەیە چاکش دەکات، چاکەکارە، ئیمانی هەیە و نوێژ دەکات، ئیمانی هەیە ڕۆژوو دەگری، ئیمانی هەیە زەکات دەرەکات، ئیمانی هەیە حەج و عومرە دەکات، ئیمانی هەیە و بە هەموو ئیسلام، بە هەموو ڕوکنەکانی ئیسلام، ڕوکنەکانی ئیمان، ئەوانە ئولائیکە هم خەیر البەریە، باشترین دروستکراوی خوان. الحەمدولله. تۆی ئیماندار دڵخۆش بە، باشترین دروستکراوی خوای. ئەوەشی گاڵتە بە ئیسلامەکە و بە دینەکەی تۆ دەکا، خراپترین دروستکراوی خوایە بە دەقی قورئان. خوا دەفەرمێ خراپترین دروستکراوی من بێدینەکانن، باشترین دروستکراوی من ئیماندارانن. الحەمدولله ئیمانداری. کەواتە دڵخۆش بە. ڕۆژێک دێت بێدینەکانیش پەشیمان دەبنەوە، بەڵام قیمەتی نییە. وەڵاهی خۆشەویستان، ئێوە کەسانی کە دیندارن، برا بە ڕێزەکان و خوشکە بە ڕێزەکانم، دینداری دەکەن، خۆتان داپۆشیوە لەبەر خاتری خوا نوێژ دەکەن، شەرعی خوا جێبەجێ دەکەن، دڵخۆش بن. وەڵاهی مستەقبەل و پاشە ڕۆژی تۆ باشە. تۆ براوەی ئەوەی کە بیلعکسی تۆیە و بە پێچەوانەی تۆوە هەڵسو کەوتەکە و دژی دینەکەی تۆیە دۆڕاوە، پاشە ڕۆژی دۆڕاوە، قیامەتی دۆڕاوە، هەمووی پڕە لە بەدبەختی و نەهامەتی بۆیان. تەماشا دەکەی خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ ئەوانەی کە ئەهلی ئاگرن، پەنا بە خوای گەورەوانەی کە لە دۆزەخدان باجی تاوانەکانیان دەدەن، بانگی جێ دەکەن، بانگی ئەهلی بەهەشت دەکەن، بانگی ئیمانداران، واتە بێدینەکان، خراپەکارەکان
بانگی کێ دەکەن؟ بانگی ئیمانداران دەکەن و ئەهلی بەهەشت دەکەن. خوای گەورە بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کات. دەڵێن چی؟ ئەن ئەفیض عەلەینا من الماء ئەو مما ڕەزەقەکم الله. توخوا تۆزێ لەو ئاوە ساردەی خۆتانمان بدەنێ بابی خۆینەوە، چونکە بەس ئاوی کوڵاوە خۆینێمە. دینمان نەبوو لە دنیادا، بێدین بووین، خراپەکار بووین. ئەمڕۆ خواردنەوەی ئێمە بەس ئاوی گەرمە، چێم و زوخا و جەراحەت دەخۆین. تۆزێ لەو ئاوەی خۆتانمان بەسەرا بکەن، تۆزێ ئاومان بدەنێ بیخۆین، یا لەو خواردنەی کە خوا بە ئێوەی بەخشی و ئاهلی بەهەشت پێمان بدەن. قالوا إن الله حرمهما على الكافرين. بيان دوتري خواردن و خواردنەوەی ئاهلی بەهەشت حرامە لەسەر هەموو بێدینێک. بۆیە ڕۆژێک دێت بێدینەکە لە تۆ دەپاڕێتەوە، دەپاڕێتە لەوەی قومیە ئاوی بدەیتێ. ئەوە زەلیلیە، ئەوە دۆڕاویە، ئەوە بەدبەختیە، ئەوە بێ عەقلیە. حاشا لەو ڕیبەڕێستان نەک ئینسان دیندار بێ. ڕۆژێک دێت ئەو بێدینەی کە ئەمڕۆ تۆ دەکوژێ بە تۆپ و تەیارە، ئەمڕۆ سوکایەتی بە دینەکە و مقدساتی ئەم ئیسلامە پیرۆزە دەکات. ڕۆژێک دێت ئەو کافر و منافقانە ڕۆژێک دێت لە ناو جەهەنەما دەبن بە دڵنیایەوە 100% ئەگەر تۆبە نەکەن وەسەری بمرن. لەگەڵ ئەوەشە لە تۆی بەهەشتی و لە تۆی ئیماندار دەپاڕێنەوە زەلیل و داماون، تەنها داوای خواردن و خواردنەوەی لە تۆ دەکەن، بەڵام لە کاتێکە بۆشیان نادرێت، بۆیان جێبەجێ ناکرێت، پێشیان نادرێت. کەواتە دڵخۆش بە، دەبینی برسیەتی، تینویەتی، زەلیلە، داماوە، محتاجە بە قومێک ئاوی بەهەشت، محتاجە بە پاریویەک نانی بەهەشت و خواردنی بەهەشت، بەڵام پێی نادرێت. هەر بڵێ تۆپ و تەیارەم هەیە، هەر بڵێ بەهێزم، هەر هەڕەشە لە موسڵمان بکە، ڕۆژێک دێت بەخوا پێویست بە قومی ئاوی موسڵمانێک دەبێت. هەی جوولەکەی بێدین و هەی وڵاتە زلهێزەکان، ڕۆژێک دێت خوا زەلیلتان دەکات لە ناو دۆزەخە. ئەو لوتە بەرزەی کە ئەمڕۆ هەتانە، هەی جوولەکە و هەی ترەمپ و نازانم کێ، ڕۆژێک دێت خوا لوتان دەشکێنێ. ئەگەر لەسەر بێدینی خۆتان بەردەوام بن و تۆبە نەکەن و نەگەڕێنەوە بەلای خوا، هەر کەسێک نەگەڕێتەوە، بەخوا داماو ئەبن، بەخوا زەلیل ئەبن. هاوشێوەکانی ئێوەش، کلکەکان و منافقەکانی ئێوەش بە هەمان شێوە زەلیل دەبن ناو دۆزەخدا. بۆیە موسڵمان دڵخۆش بە. الحەمدوللا دینداری خوشکە بەڕێزەکەم، لەچکەکەت و باڵاپۆشەکەت فڕێم مەدە. ڕۆژێک دێت ئەو زەلیلانەی کە بە تۆ دەڵێن دواکەوت و خۆیان دواکەوت و دەرەچن، خۆیان داماو دەبن، تۆ براوە دەبی بە ئیزنی خوای گەورە. یا ڕەبی خوا لەسەر دینداری بەردەوامان کەی، ئاخرمان بەخێر بگێڕی. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. والله غير إيمان دار، غير مسلمان، غير باوردار، همو مروف دوراوه. خواهي قرد فميه والعصر إن الإنسان لفي خسر. همو مروف كان دوراون، همو مروف كان خسارة مندن إلا أو نبي إيمان دار إلا الذين آمنوا وعملوا صالحات. كواتا غير إيمان دار دوراوة، أوي قالتا بإسلام دكا دوراوة، أوي قالتا ببالاپۆشی دكا دوراوة، أوي قالتا بنيج وعبادة قرآن دكا دوراوة. لفي خسر دوراون بشتيان، بس إيمان داري باتوا. الحمد لله بردوان برسا دين داري تو براوي، أوي كباوري بتوني وقالتا بتو دكا دوراوة، بدبختە. سپاسی خواب کە خوا هیدایەتی تۆی داوە، ئەوە نیعمەتێکی گەورەی خوا ئەم ئیسلامە کە زۆر لای خوا خۆشەویستە بە تۆی بەخشیوە. سپاسی خواب کە لەسەری. الحەمدوللا کە بێدین نیت. ئەوان شانازی بە بێدینی خۆیانەوە دەکەن، شانازی بەوە دەکەن لە چک فڕێدەن و گاڵتە بە ئیسلام بکەن. تۆ پێت عیبە لە چک بدەی بەسەر تا خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، پێت عیبە نوێژ بکەی، دینداری بکەی، پێت عیب نەبێ. ئەو دژمنی خوای پێ عیب نێتەوە بۆ پێت عیبە. کەواتە ڕۆژێک دێت خەسارەمەندی ئەوان ڕوون و ئاشکرا دەبێت. بۆیە کافرەکان دەڵێن خوای گەورە لە قورئانە دەفەرمێ فلو أن لنا كرة فنكون من المؤمنين. دەشڵێن أو تقول حين ترى العذاب لو أن لي كرة فأكون من المحسنين. خوای گەورە دو ئاەتا دەفەرمێ کافرەکان کاتێک عەذابی خوا دەبینن
سزای خوا دەبینن، تۆڵەی خوا دەبینن لەبەر ئەوەی کە باجی بێدینەکەیان ئەدەن. ئەو کاتە دەڵێن ئەگەر بگەڕێنەوە بۆ دنیا یەک جارێکی تر بگەڕێنەوە ئیماندار دەبین، چاکەکار دەبین، ئیماندار دەبین و چاکەکاریش دەبین، بەڵام گەڕانەوە نییە. بۆیە بەخوای گەورە هەموو بێدینێک، هەموو منافقێک، هەموو کەسێک گاڵتەی بەم ئیسلامە کرد بڕاتە ناو ئاگرەوە، هەمووی پەشیمانە لەوەی کە دیندار نەبووە، خەسارەتمەند و دۆڕاوە. خوای گەورە دەفەرمێ کەواتە با ئیماندار بین و چاکەمان هەبێ بۆی خەسارەتمەند و دۆڕاو نەبین. وەڵاهی تۆی دیندار، تۆی خواپەرست، دڵخۆش بۆ خەمبار مەبە، چونکە ڕۆژێک دێت بە تەواوی دەرئەکەوێ کێ دۆڕاوە، کێ دواکەوتووە و کێش براوە و پێشکەوتووە، کێ مسەقەفە ڕۆشنبیرە، کێش نەفام و نەزانە. جوان جوان هەموو شتێک ڕوون دەبێتەوە. تەماشا دەکەی لە قورئانی پیرۆزە خوای گەورە دەفەرمێ وەقالوا ما لنا لا نرى رجالا. کافرەکان، منافقەکان، ئەوانەی کە گاڵتە بە ئیسلام دەکەن و چاویان بە ئیسلامدا هەڵنایە. ئەخر بە چی عەقڵێکەوە تۆ دەڕۆی ناو کۆمەڵگایەکی موسڵمانە گاڵتە بە ئیسلام دەکەی، گاڵتە بە پیرۆزەکانی ئیسلام دەکەی، تەنها لای خوا پاشان لای خەڵکی خۆت ناشرین دەکەی، خۆت ڕسوا دەکەی، هیچ سوودێک وەرناگری. ئەوەشی دیفاع لەوانە بکە، لەوان زەلیتر و ڕسواترە، لەوانیش بێدینترە ئەگەر دەستخۆشیان لێ بکەت بەڵێ ئیشێ باشیان کردووە. ئیسلام شتێکە و تیرۆرست شتێکی ترە. ئیسلام بەریە لەو شتانە. خاڵێکەیە سەیرەکەی لە خەلافەتی ئیسلامدا کە هاتووە لە سەردەمی سەحابە و تابعین و کێوکی ئەم هەموو سەحابە هاتن لە شاری لە وڵاتی میسر، کۆمەڵێک بتی زۆر هەیە دەبینین، پەیکەری زۆر هەیە. باشە خۆ سەحابە لەوێ، سەحابەکان لەوێ دەسەڵاتدار بوون، تابعینەکان و پیاوچاکان لەوێ دەسەڵات بتێکیان شکان لە یانزانی زەرەرەکەی زیاتر کێشە دروستە بێت. ئیسلام دینێکی پاک و پیرۆزە، سوکایەتی بە خەڵکی ناکات. مەسمانیە بتپەرستی، مەسمان ئەوەیە ئەم بتانە هەتا ئێسش ماون، بەڵام تیرۆرستەکان ژن و مناڵە و هەموو شتێکیانە ناوبرد، بۆی ئیسلام ناشرین کرد. کەواتە ئاگاداری خۆت بە. کافرەکان، منافقەکان، بێدینەکان لە ناو جەهەنەمدا دەڵێن ئێمە کۆمەڵە پیا و ئافرەتێک هەیە ئەوان نابینین، لە جەهەنەما نایانبینین. لا نرى رجالا كنا نعده من الأشرار. باش ئێمە کۆمەڵە کەسێک هەبوو لە دنیادا پێمانەوتن بێعەقڵ، گەمژە، نەفام، نەزان، دواکەوتوو، نازانم چی. ئێستا ئەوانە لە ناو ئاگردا ئەگەر خۆمانان نابینین، بەمەستیان موسڵمانان بوو، باوەڕداران، یە لە بەهەشتایە باوەڕدار. لای تۆ چیەکە؟ لای تۆی خوانە ناس چیەکە لە جەهەنەمە؟ بۆ ئەوانە نابینن کە لە دنیادا گاڵتەمان پێیان نەکرد، گاڵتەمان بە نوێژەکانیان و بە پاڵاپۆشەکەیان و بە دینەکەیان دەکرد، بۆ لەگەڵ خۆمانە لە جەهەنەمە ئەوانە نابین لە کاتێکە ئێمە ئەوانەمان بە گەمژە و بێعەقڵ زانی. حاشا لە ڕووی موسڵمان. بۆیە دەڵێن اتخذناهم سخريا، ئێمە لە دنیادا گاڵتەمان پێیان نەکرد، باشە بۆ لەگەڵ ئێمە لە جەهەنەمە دیار نین. ئەم زاغت عنهم الأبصار، بەخوا لەوانەیشە ئێمە نایانبین لەگەڵ ئێمەدا بن، چونکە ئەوان لە ئێمە خراپتر بوون، مەمەسیان باوەڕدارانە. ئێمە لەوان عاقڵتر بووین، ئێمە لەوان پێشکەوتوتر بووین، لەوان بەهێزتر بووین. ئێستا بۆ ئیماندارەکان نابینین؟ بەخوا دیارە بەرچاومان تاریک و لێڵ بووە، نایانبینین، بەس هە لەگەڵ ئێمەدان. ئێمە لە جەهەنەما بین، ئەوان ئەوە لە پێشتر لە جەهەنەما بن، بەڵام نازان شتەکەوان نییە. کەواتە ڕۆژێک دێت ئەو بێ باوەڕانە لە ناو جەهەنەمە بە دوای تۆ ئاگەڕێن، بەڵام تۆ لە بەهەشتایی، تۆ براوەی خەفەتە خۆ ناڵێن باشە بۆ ئەمانە نابینین ئێمە، ئێخۆ ئەمانە لە پێش ئێمە و با بڕۆشنە جەهەنەمەوە. ئەوش تەعزیبێکی نەفسی خوای ئەیدا بەوان، گاڵتە بە باوەڕدار دەکەن، بە باوەڕدار، بەڵام ڕۆژێک دێت بە دوای باوەڕدارە ئەگەڕێن بە ئیزنی خوا لە دۆزەخە چاویان پێیان ناکەوێت، چونکە براون و لە بەهەشتان. ئەوە سەرنجامەکەی. بۆی ئیمامی مجاهید دەفەرمێ کافرەکان ئەبوو جەهل، هاوشێوەی ئەبوو جەهل لە ناو جەهەنەمە ئەڵێ باشە کوا سوهەیبی ڕۆمی، باشە کوا عەماری کوڕی یاسر، باشە خەبابی کوڕی ئەڕەت کوا، بیلالی حەبەشی کوا. ئەمانە لای ئێمە زۆر ناشرین و سوک بوون، حاشا لەو ڕێی ئەوان. ئەمانە لای ئێمە زۆر نەفام و نەزان بوون،
ئەبوو جەهل دەڵێ بۆ نایان بینیم لە جەهەنەما هی باش ئەمانە لێمان نەدان تەعزیبمان نەدان ئەمان کوشتن ئێستا بۆ دیار نین ئەوە سەرنجامی کافرەکانە ئەوە سەرنجامی بێدینەکەی تۆیە ئەوە سەرنجامی سوکایەتیکردنەکەی تۆیە بە ئیسلام و بە دینی ئیسلام ئەبێ خوا لە ناو جەهەنەما لوتت بشکێنێ بۆیە خۆشەویستان دڵنیابن تۆی دیندار تۆی خاون ئیمان کە باوەڕت بەخوا و بە ڕۆژی قیامەت و بە هەموو شتێکی لە ئیسلام داهات بێ واللهی تەنها ئەگوێنم حەدیثی پێغەمبەری خوا بگرە صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیح داتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم مشریکەکان و بێدینەکان و کافرەکان ئەوانەی دژمنی خوا بوون بەو ئیماندارانە دەڵێن کە چوونەتە ناو ئاگرەوە بەهۆی قەتڵەوە بەهۆی زیناوە بەهۆی نوێژنەکردنەوە هەر تاوانێک کردویانە بەڵام ئیماندارن مسلمانن بەڵام بەهۆی خەمسادی و ئیمان زەعیفی و کۆمەڵە تاوانێن ئەنجامدا و مستحقی ئاگری کردوونە ئەو کافرانە ئەو بێدینانە بە مسلمانەکان دەڵێن کە لە ناو جەهەنەمدان بێگومان بەپێی قورئان و حەدیث مادەم مسلمان بی هەرچەندێ لە جەهەنەما بە ئینسان دەرەچێت بەس بۆ مەرجی شەریک بۆ خوا بڕیار نەدی خوا بە تاک و تەنها پەرستی باوەڕ بە داروبەرد و قەبر و شت نەبێت هیچ شتێک کافرەکان دەڵێن بە مسلمانان دەڵێن باشە ئێوە لە دنیادا نەتانوت ئێمە خۆشەویستی خواین ئێمە ئیماندارین ئێستا بۆ لەگەڵ ئێمەدا لە جەهەنەمان ئەوە تا ئیسلامەتیەکەی ئێوە سوودی بە ئێوە نەگەیان کافرەکان هەڵێن ئێوەتان مسلمانین بەڵام ئەو مسلمان بوونە هیچ سوودێکی بە ئێوە نەگەیان ئەوە تا لەگەڵ ئێمەدا جەهەنەمان ئێمە لە جەهەنەمان ئێوەش لە جەهەنەمان کافرەکان بە باوەڕداران واڵێن ئەوانەی کە لە دۆزەخان پەنا بەخوای گەورە کاتێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە ئەم قسە دەبیستەی لە کافرەکان کە دەڵێن ئیسلامەتیەکەی ئێوە سوودی بە ئێوە نەگەیاند چونکە لەگەڵ ئێمەدا لە دۆزەختان خوای گەورە دەفەرمێ ئەوە ئیزنمدا شەفاعەت بکرێ بۆ کەسانی کە لە جەهەنەمدان و مسلمانن تاوانبارن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مەلایکەکانی خوا شەفاعەتەکەن بۆ ئیمانداران لە جەهەنەم دەریان دەکەن پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ شەفاعەتەکەن ئیمانداران شەفاعەتەکەن ئەمجا بە ئیزنی خوا دەفەرمێت لە ئاگری دۆزەخ دەریانەکەن باوەڕداران دەرەکەن ئەمجا کافرەکان ئەوەنەی تر بێتاقەتە بن ئەو کاتە بۆیان دەرەکەوی ئیسلامەتەکەیان سوودی پێیان گەیان ئەو تا لە جەهەنەم دەریانی کرد بەڵام ئەمان بێدین بوون بێدینەکەیان سوودی پێیان نەگەیان بۆیە کاتێکە لە جەهەنەم دەرەکرێن باوەڕداران بەهۆی شەفاعەتی مەلایکە و پێغەمبەران و پیاوچاکانەوە سەلامی خوایان لەسەر بێ دەڵێن یا لەیتەنا کورنا میثلەهم کافرەکان لوت بەرزەکان دەڵێن خۆزگایە ئێمەش وەکو مسلمانان بووینایە خۆزگایە باوەڕدار بووینایە خۆزگایە بێدین نەبووینایە خۆزگایە لە دنیادا بە شایەتمانە بمردینایە بۆ ئەوەی ئێمەش وەکو ئەوان لە جەهەنەم دەرکراینایە هیچ هیوایەکمان نەماوە بۆ دەرکردن چونکە مسلمان نین کەواتە برای بەڕێزم خوشکی بەڕێزم دڵخۆش بە خەمبار مەبە گاڵتە بە ئیسلام کرا و هەری پێشی دەکرێت پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کوژراون شەهید کراون سوکایەتیان پێ کراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکان ئەوە هەمومان دەزانین چیان پێ کراوە بۆیە ئیسلام دژمنی زۆرە بەڵام ڕۆژێک دێ خوا لوتی هەمویان دەشکێنێ هەم لە دنیا هەم لە قیامەتیشەوە قیامەتەکە سەد تا سەد لوتیان شکا و نەفەسی خۆشیتیان نییە لە دنیاشا بە بخوای ماوەیە زوڵم بکەن شەهیدەکان و کوژراوەکانی ئێمە ئەوان دەمان کوژن بۆ بەهەشتا هی ئەوانیش بۆ دۆزەخ منەتیان نەبێ ئەوەی کە خوا لێی خۆش بێ و بکوژرێ کافر بیکوژێ براوەیە بەخوا نەجاتی بۆ لەم دنیایە بەس ئەوان کە ئەکوژرێن و یاخود بەم شێوەیە دەمنن ئەوە قیامەتیان سەختە بۆیە دڵخۆش بن بە دینداری بێدینەکانیش تەنها لە دنیا و قیامەت بەشیان شەرمەزاری و ڕوڕەشی و زەلیلی و داماوی هیچ شتێتر نییە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيري عن كدوه يا ربي خواه يمني وآرامي ولات من بباريسي خوایان داوات لێکن نێت ئەپاڕینەوە خوایان لە کێشە و برد دەرد و بەڵا بە دوورمانکەی خوایان مسلمانانی غەزە سەرکەوتوکەی خوایان جوولەکە وڵاتە زلهێزەکان زەلیل و داماو بکەی خوای لوتیان بشکێنی خوایە قووەتیان بشکێنی یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی لەسەر ئەم ئیسلامە جوانە بمان ژیان و بمامرێنە
آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.